پێشەکی بەخێرەتتانەکەین بەخێرەتیم کەناڵە جواناناکەین کە لە هەموو ئاهو ناخۆشیەکانە لەگەڵ هەری کوردستان و لەگەڵ هەموو ئازارەکانی گەلی کوردان بەڕاستی ئێمە بەناوی بەرەوانێ ناڕازایی خۆمان دەرەبڕین و ناخۆشحاڵی خۆمان دەرەبڕین بەرامبەر بۆ هێرشە نادروستی و نامرۆڤایەتیانی کە تورکیا هەمیشەی کاتە سەر کوردستان و هەموو بەشەکانی کوردستان نەک بە تایبەتێک بەشبێ ئەمە دێر زەمان و لە مێژووە ئەم هێرشانە هەر دووبارە بێت و هەر دەبارە و هەر سێبارە دێتەوانێت بەداخۆم کە حکوومەتەکانی چواردۆرمان و بە تایبەتی حکوومەتی عێراق چای خۆی داخست و یارمەتی حکوومەتی تورکیایە کە ئەم دەست درێژیانە خاتە سەر گەلی کوردستان و هەدەفی تورکیاش ئەوەی کە کوردستانی گەورە پێک نەهێنرێ ئەم بەشە جوانی کە هەمان لە کوردستانە ئەو بەشەش تێکچێت و هەمیشە هەڵی ئەوی یاوە کە باری دارایی کوردستان تێک بەت و ئەو بەشێکی دارایی کە لە کوردستانە هێنیە لە بەشێکی جوانی تەوزیع بەسەر ئەم گەلە هەژارەمانە ملەتی ئێمە کە مێژوو شایەتە کە چەندین ساڵە توانیویەتی بەرگری لە هەموو هێرشەکانی هەر دەوڵاتەکان پێ کە چواردۆری کوردستانی گەوریان ناوە ئێمە داوا لە یورێن و داوا لە عێراقەکەین کە بێدەنگ نەبن لەم کارە نامرۆڤایانی کە حکوومەتی تورکیا خاتە سەر گەلی کوردستان چون گەلی کوردستانیش وەکو هەموو گەلەکانی تر هەموو گەلەکانی جیهان مافی ئەوە هەیە سەربەرچی خۆی هەیە مافی ئەوە هەیە ئابووریشی سەربەخۆی خۆی هەبێت کە بتوانێت گەلەکەی بە شێوەیەکی سەربەخۆ بژی ئەوەی ڕوون ئاشکرایە کوردستان بە قوترین و بەهێزترین ئابووری هەیە بەڵام ئەوەی کە نایهێڵێت کە ئابووریەکەمان بەرەو پێشەوە بڕۆ ئەوەی کە چواردەورمانە و ئەو حکوومەتانی چواردەورمان کە نایهێڵێ ئەم ئابووریەمان بە شێوەیەکی سەربەخستی و بە شێوەیەکی دابەشکردنێکی عەدالەت بەسەر میلەتەکەمان دابەش بێت جاریشە داواکەمەوە لە حکوومەتی عێراق و لە UN کە هەڵوێستیان هەبێت و چی خۆیان ئەوە دانەخن لە حکوومەتی تورکیا ڕاستە حکوومەتی تورکیا حکوومەتێکی بەهێزە حکوومەتێکە لە ناتۆ دەوری هەیە بەڵام ئەمەوە ناگەینە کە ئەو گەلانی کە ستێمان لێکری چای خۆیان لێ داخەو بە ئارزی خۆیان حکوومەتی تورکیا هەرچی بوێ بیکات بەرامبەر بەو میلەتانی کە بێدەسەڵاتن زۆر زۆر سوپاستانەکەیت بەخێر بێن بڕاستی ئامارێ ئەم ڕۆژ کە ئەسایشی ڕۆژئاوا بەلاوی کردووە بۆ ڕای گشتی ئێمەجی بۆوە ڕادگین کە ئەبەس ئامارەکانی ئەمڕۆ ئێریشن دەوڵەتە تر لەسەر ڕۆژئاوای کوردستان و باکووری ڕۆژهەڵاتی سووریا و زیانەکانی و ئەو ژێرخانەی کە هاتیە ئاماژکردن لە لای فرۆخانەی تورکیا سەواء فرۆخانەی دەڕوون بن یانجی فرۆکەی جەنگی کە ئەم جارە تورکیا بەکارهێناوە وەکو ڕەدەک و وەکو کینێک بەرامبەری ئەو ئەزمونە کە ڕۆژئاوا و باکوور ڕۆژهەڵاتی سووری هەیە و ئێستاژێ ئەو قەسفا و ئەو بەردومانە بەردەوامە و بە هەر بەردەوامش تاگە کوالیسیۆنە ناودەوڵەتی یان هێزە ناودەوڵەتی بریارەکە گرنگ دەرحەقی وڵاتێکی داگرکەر هێرشکار لەسەر باشوور لەسەر ڕۆژئاوا لەسەر باکوور ڕۆژهەڵاتی سووری ببێ هیچ هەلوەستەکە ناودەوڵەتی بەهێز کە ئەتوانی بە ئەو وڵاتە ڕەدع بکە کە ئەو وڵاتە بەڕاستی وەکو تشتێکی دیارە و تشتێکی نەشارەوەیە کە بەڕاستی یەکەم وڵاتە و گرنگترین وڵاتە بۆ دعمی تیرۆر و بۆ دعمی داعش سەر ئاستی سەرانسەری جیهان ئەو ئامارەی کە ئەمڕۆ هاتیە بەلاوکردن دوو زەربەی جەوی لە مخەیەمێ واشوکانی کامپێ واشوکانی ئەوانە پەنابەرێت سەرێکعنیە لەوێ ئەژین ئەو سەرێکعنیە گەهاتی داگرکردن لە لای چەتەکانی تورکیا و دەوڵەتی داگرکەری تورکیا ئەو کارگەیەک لە گوندێ مشێرفە حەمۆ کە لەوێ دەکات سێ کەسن سڤیل بریندار بوونە دەوروبەری سەدی ئاوی چل ئاغاک ئەوژی هاتیە بمبەبارکردن کە ئەوژی عایدێ کانتۆنە قامشلۆیە ماتۆرە کە دوو کەسی سڤیل لەسەر بوون ئەوژی هەردوو کەسجی شەهید هاتنەکردن لە کۆبانێ لەسەر ڕێگایە ئەنفۆری ناودەوڵەتی هەندێک گوندن کە هەموو سڤیلن لەوێ دەوروبەری حەسەکە کلتەمر کۆبانێ ویستگایە نەوت لە گوندێ ئالقەوس نزیکی چل ئاغا ئەوژی عایدی کانتۆنە قامشلۆیە و پێش ئێمە عید داخلی ئەم خەبارە بن دوو ویسکەی کەهرەبا لە قامشلۆ و عامودەژی تۆباران هاتیەکردن لە لای دەوڵەتی ئێریشکەری تورکیا گوندێ تلحەبەش نزیکی شاری عامودە هاتیە تۆبارانکردن لەوێژی 6 ئەسایش شەهید کەتنە و
وهندك شوين ديجي كاش كأوجي بو أو تأبين كردني أو لكانتونا كانت قامش لو حسكة يعني ما بستي دولتها داقر كرنيها تركيا جيرخانيها آبوري لباكور روجلات سوريا نمينة جيان لوين نمينة وبتايبتي الروج آباي كردستان إما دواما لرقاء إيوة بريز كرأيك قشتي دروس ببا برانبري تاوان جنگ كدولتها ترك رويددا روجانا للاي دولتها ترك برانبري أو أزمونا هي برانبري أولاتيك هي برانبري دسكفتيان كردال تشون دبات بلا ببا لبر أواجي روجافاي كردستان تيبون باران كرن وباشوري كردستان تيبون باران كرن إما دواما الهيزي الناف دولتي هي نبس هلوستكي بقصة هلوستكي كردار برانبري أولاتها هبا كجينوسايد كسياسي در حق هولاتي خود بريفا دبا ويستاجي جنگي خو تصدير دكا بولاتين دراوسين زور سپاس